دوێنێ ئەنجومەنی سینات دەنگی لەسەر پرۆژە یاسایەکی دەسەڵاتی جەنگدا کە ئامانج لەی سنووردارکردنی دەسەڵاتی سەرۆک بوو سەبارە بە چالاکی سەربازیەکان دژی ئێران. ئەمە دوایەوە هات کە ئەنجومەنی نوێنەران چەند هەفتەیەک لەمەوە پێش هەمان پرۆژە یاسای پەسەند کرد. بڕیارەکەی سینات بە دەنگی 50 ئەندام بەرامبەر بە 48 پەسەندکرا. ئەم بڕیارە سمبولیە و سەرۆک پابەند ناکات بە کشانەوەی هێز و نابێتە هۆی دەست بەجێ گۆڕانی سیاسەتی ئێستای ئیدارەی ترامپ، بەڵام دەرخەری شێوازی دیموکراسیانەی سیستەمی حکومڕانیە لە ئەمریکا. تەنها کۆنگرێس دەسەڵاتی هەیە بڕیاری جەنگ بدات، نەک بە تەنها دۆناڵد ترامپ. پێویستە کۆمارەکان پشگیری ئەم بڕیارە بکەن و بەرپرسایەتی بخەنە سەر شانی ترامپ. سیستەمی حکومڕانی لە ئەمریکا لەسەر بنەمای هاوسنگی دەسەڵاتەکان بنیاد نراوە. لە کاتێکدا سەرۆک سەرکردەی هێزە چەکدارەکانە، کۆنگرێس دەسەڵاتی ڕاگەیاندنی جەنگی پێدراوە و بەرپرسیارە لە دابینکردنی بودجەی سەربازی. ئەم سیستەمە بۆ ئەوە دروستکراوە کە هیچ دامەزراوەیەک بە تەنها بڕیاری گرنگ نەدات، بە تایبەتی لە بابەتە گرنگەکانی وەک ڕاگەیاندنی جەنگ. لە هەمووان داواکارم بە نەرێت دەنگ بدەن. ئەم بڕیارە هیچ کاریگەریشی نابێت. سەرۆک هیچ گرنگێکی پێ نادات. بڕیارەکە داوای لێ دەکات هێزە چەکدارەکانی ئەمریکا لە جەنگ دوور بکەونەوە، بەڵام لە ئێستادا هیچ هێزەشی چەکداری ئەمریکا نییە لە شەڕ بە دژی ئێراندا بەشداری بکات. دانیشتنی ئەنجومەنی سینات ئاشکرا و کراوە بوو و دەنگی هەر ئەندامێک تۆمار کرا. ئەمەش شەفافیت دەدات بە کاری دەوڵەتی و هاوڵاتیان دەتوانن بزانن کە نوێنەرەکانیان سەرقاڵی چین و چۆن دەنگ دەدەن. هەروەها هەندێک سیناتۆر بە پێچەوانەی هەڵوێستی پارتەکەیان دەنگیاندا. 4 سیناتۆری کۆماری دەنگیان لەگەڵ دیموکراتەکاندا و 1 سیناتۆری دموکرات دەنگی لەگەڵ کۆماریەکاندا. هەرچەندە ئەم بڕیارە هیچ لە سیاسەتی ئێستای حکوومەتی ئەمریکا ناگۆڕێت، بەڵام نیشانی دەدات کە دامەزراوە جیاوازەکان چۆن کار دەکەن و چۆن لە ڕێگەی گفتوگۆ و چاودێری و بەرپرسیارەتی هاوبەش بە تایبەتی لە بابەتە گرنگ و هەستیارەکاندا کاروباری وڵات بەڕێوە دەبن.